سڵاو ئەم کاتتان باش لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە دادگاکانی هەولێر زۆرترین گەرمی دۆسیەکان کە بڕێوە چووە دۆسیەی دادگایی کردنی چالاکوانان و ڕۆژناوەنووسانی بادینان بووە. لە ماوەی 2 ساڵەدا ژمارەی زۆر لە سنووری بادینا دەستگیر کران، بەڵام ڕەوانەی هەولێر کران و لەوێ پرۆسی دادگاییکردنەکەیان بەڕێوە چوو. هەندێکیان ئازاد کران، هەندێکیان سزای زیندانی کردنیان بەسەدا سەپێنرا و هەندێکیان سەرڕایەوەی سزای زیندانی کردیان بەسەدا سەپێنرا، بەڵام دوای ماوەیەک لەلایەن سەر و شێرێمەوە هەندێک سزاکەیان بۆ سوک کرا. لە دوایینیاندا چالاکوان بێریڤان ئەیوب کە زیاتر لە ساڵ و نیوێک لە زیندان بوو، دادگا بڕیاریدا کە ئازاد بکرێت. 14 ڕۆژ تێدا پەردەبەستە بڕیاری ئازاد کردن، بەڵام تا ئێستا ئازاد نەکراوە. من ئێستا لەگەڵ پارێزەر بەشدار حەسەن پارێزەری دۆسیی ژیراوانی بادینا قسە دەکەم. کاک بەشدار سڵاو دەبێت، بۆچی بێریڤان ئەیوب ئازاد نەکراوە لە کاتێکدا دادوەر بڕیار ئازاد؟ بەخێر بن کاکە ژار. طبعا بەهۆی دەستی کردن لەسەر یەک ناسنامە ڕێکارەکانی ئیفراد شەرطیمان عەڵقەی کەتەناو، ئەویش ئەوە بوو ناسنامەکە لە ئاسایشە و کاتی خۆی کە قراری ئیدانەوە حکومەکەی بێریڤان خان دەرچوو لە قرارەکە باسی ئەوی ناکە کە ناسنامەی باری کەسی ئەوەنە دەستی بەسەرداوی گیری یا مسادرە بکرێت جگە لە مۆبایلەکەی هەری خۆی نیایی خوشکێکی بووە، دەبای مۆبایلەکەشی بۆ بگەڕێنرێتەوە. یەک مانگە بێریڤان خان بە داواکاری پێشکی ڕسمی داوا کردووە کە ناسنامەکەی بۆ بژاردنەوە لەگەڵ پاسەپۆرتەکەی، بەڵام نایدنەوە. ئەوە بوو دوێنێ ئێمە خۆم سەردانی ئاسایشی گشتیم کرد، داوامان کرد کە ئەو ناسنامەیە پێ بدەنەوە لەبەر ئەوەی ڕێکارەکانی ئیفراد شەرطیمان لەسەر ئەو ناسنامەیە ڕاوەستاوە پێیان نەداینەوە. ئەمڕۆ دیسان دادگاش بڕیاریدا لە ڕێگەی دادگا، بەڵام لەبەر ئەوەی فەرمانبەرێکی کۆمپیوتەر ئەوڕۆ نهاتەوە و بڕیارەکە تەبع نەکرا بینە ئاسایش کە پێویستی بۆ بڕیارە ناکات. دیسان لە بەیانیەوە دوو پارێزەرم ڕەوانەی بەردەم ئاسایشی گشتی کردووە و بەڕێگای بەڕێزان CPT و هەروەها دکتۆرە مونا یاقۆ سەرۆکی دەستی مافی مرۆڤ ئەویش دەگەرمان لەسەر خەت بووە، هەوڵێکی زۆریاندا ئەوانیش، بەڵام دوجار ئێستا لەگەڵ کۆتایی دەوام ناسنامەکەیان داینەوە کە هیچ ئەمەلەگ نما. بەداخەوە بێریڤان خان مایەوە لە بۆ دوای جەژن ئینشاڵڵا ڕێکارەکانی ئیفراد شەرطی تەواو دەبێت و ئازاد دەکرێت. بەشدار کاتێک دادوەر بڕیاری ئازادکردنی کەسێک دەدات، بۆچی ناسنامە و شتەکانی دەستی بەسەردا دەچێت؟ هیچ معقول نییە، هیچ منطقی نییە و سەرپێچی یاسایە لەبەرەوەی هەر تۆمەتێک بێتن مبرزاتی جرمی ناسنامەی ئیلا ئەگەر ناسنامەکە خوا نەخواستە تەزویر بێیان شتێک بێ، بەڵام ناسنامەی بێریڤانی هیچ کێشەیەکی نەبووە دەبایە بیدەنەوە دەستی، بەڵام کە نەیاندایتەوە ئەوە سەرپێچی یاسایە. کاک بەشدار دەکرێت دۆخی دادگاکەم بەو شێوە بەڕێوە بچێت کە لە کاتێکدا دادوەر بڕیاری ئازادکردنی کەسێک دەدات، بەڵام فەرمانبەرێک نایەتە دەوامەکەی بڕیارەکەی دادوەر چاپ بکات. ئەمە چۆن دخێنێت تۆ چیە بۆ دادگاکان؟ بەداخەوە شێوازە ڕۆتینیات و مماتەڵێ لەناو دادگاکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە کە نەدەبوو هەبی، ئەوەش جێگای داخە، ینی معقول نییە فەرمانبەرێک ئیجازەبی فەرمانبەرێکتر نەبی بڕیارەکە تەبع بکاتن. طبعا ئەوە جێگای داخە و ئەوەش هۆکارێکی ئەوەی لێکەوتەوە بەو جێژنەیە 5 منداڵی چاوگەشت لە چاوەڕوانی دایکیان بوون کە جەژنەکە بەیەکەوە بکەن، خوشک و براکانی هەموو بە چاوی فرمێسکەوە تازە پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ من کرد و بێئەمەل بوون کە ئەو جەژنەیە بە ناخۆشی بەسەر دەبن و هەروە بێریڤانیش لە زیندان ئەو جەژنەیە بە فرمێسک دەباتە سەر کە ئەو جێگای داخە بەڕاستی. ومە ڕۆتیناتە لەم جۆرە کەیسانە ڕاستە لە زۆر زۆرینی کەیسەکانیە، بەڵام لە کەیسەکانی سیاسی چالاکوانە ڕۆژنامەنووسان کاتێک دەستگیر دەکرێن لە دادگاکان ڕۆتینات زۆر دەخرێتە ناو کەیسەکە. لەبەر چییە؟ بە شێوەیەکی گشتی ڕۆتینات هەیە لە هەموو داون دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەروەها دادگاکانیش ئەویش بەتایبەت، بەڵام مەوزوعی چالاکوانان و ڕاگیراوانی بادینان و ڕۆژنامەنووسانی بادینان بابەتێکی ترە، فەرمانبەرەکان زۆر خۆیان لێ نادەن، تقریباً تایبەتیان کردووە لە هەر خامەی دادگایەک فلان فەرمانبەر تایبەتە بە دۆسیە، ئەوەی بادینان تایبەتە بە فەرمانبەرێک، بۆیە فەرمانبەرەکانی تر پێم وایە ناتوانن یان ڕەنگە نەوێرن خۆی لە بابەتە بدەن. کەسی دەستگیر کراوە تایبەت کراوە بێک فەرمانبەر مامەڵەکانیان ڕای تقریبا فەرمانبەرێک لە دۆسیەکانە یەکێکی تریش لەسەر کۆمپیوتەرە تقریبا تایبەتە بە 2 فەرمانبەر. بڵێ دوا پرسیارمەوە دەبی ئەوانەی کە ماون دادگایی بکرێن کەی پرۆسی دادگاییکردنەکەیان بەڕۆ دەچێت بجوورێزانێنەکە. پێشتری ژڕەوانگەیان دەبوو ئەوانەی کە ماون ئەوانە شیرازێنە، ئەو 5 کەسە شیرازێ 16 5 ئینشاڵڵا ئەوان دادگایی دەکرێن و ئینشاڵڵا ئازادیش دەکرێن. زۆر کات گوتی دەگەرم وڵاتان ئەو گوێتان نەبوو پارێزەر بەشدار حەسەن باسی لەوە کرد کە هۆکارەکانی با بڵێین
ئازاد نەکردنی بێریڤان ئەیوبە و چاوەڕێ کرد کە خانەوادەکەی مناڵەکانی کە سوکارەکەی ئەمڕۆ چاوەڕێ ئەو بن بێریڤان بگەڕێتەوە ناویان و کە کاتێک دادوەر فەرمانی ئازادکردنی داوە.